بینەرانی عزیزی ناتی سڵاوتان لێبێت. من فەیسەڵ محەممەدم خۆشحاڵم لە دیدارێکی تایبەتدا دێمە وڵاتان. میوانی ئەم جاری چاوپێکەوتنەکەمان بەڕێز محەممەدی حاجی مەحموود سکرتێری حزبی سوسیال دیموکراتی کوردستانە. میوانداری بەڕێزیمان کردو بۆ قسەکردن لەسەر بارودۆخی ئێستای ناوخۆی سیاسی هەرێمی کوردستان و پرسی دەستور و مەسەلەی ویلایەتی بارزانی و بارودۆخی بەرەکانی جەنگ و هێزی پێشمەرگە و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و دوامین پێشات. کاک محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکە و بۆ وەڵامدانی پرسیارەکەن. دەسمان بۆ بەڕێزیشتان. ئەگەر لە ئێستا قسەت لەسەر بارودۆخی ئێستای سیاسی چۆنە، ینی چۆن بارودۆخی ئێستای سیاسی هەرێمی کوردستان هەڵەسەنگێنی؟ وڵا بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان ڕەنگە هەندێک ئاڵۆزی تێدا بێ. ئاڵۆزیەکان چونکە ئێمە خۆتان نەزانن ئێستا شەڕێکدا سەپاوە بەسەر خەڵکی کوردستانە، شەڕیش ئەزمە دروستەکە و ئەزمەیەکی اقتصادی لە کوردستانەوە زیاتر لە ساڵێکە دروست بووە. ئەمانە هەمووی وای کردووە کە ڕەنگە کە ئەمانە نەبوو نەئارەمیەکان لە جەبهەکان و لەگەڵ ئەوانە کە کاری خزمەتگوزاری ڕاوەستاوە، کاری زۆری پرۆژەکان ڕاوەستاوە، ئەمانە هەمووی وای کردووە کە ئاڵۆزیەکانی ئیداری و ئاڵۆزیەکانی ژیانی خەڵک و ئەمانە بە تاکید تەسیری لەسەر باری سیاسی هەرێمی کوردستانیش هەیە. بۆیە وەزەکان ئاڵۆزی بەخۆ بینێت، بەڵام ئەوەی کە زیاتر خەڵکی کوردستان بێدەنگ بووە لە ئاستی مەسەلەی ئەو شەڕەیە کە جەبهەیەکی دوور درێژی هەیە، وای کردووە کە خەڵک لە مقابل شەڕەکە چاوبۆشی لە زۆشتی تر بکات. زۆر باشە. کەواتە لەم بارودۆخی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد ئەتوانین بڵێن لە نێو قەیرانی سیاسی و سەربازی و ئابووری و هەتا کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان چۆن بینیتەوە؟ پەیوەندیەکان هەڵچوون و داچوون یا کۆمەڵێک ئەویش بەخۆیەوە بینیوە، لەبەرەوە جێگیربوونێکی سیاسی یا جێگیربوونی سیاسی یا ئیداری یا دەستوری لە کوردستانە نییە کە تۆ وەکو مەرجەعەتێک بتوانانی هەموو شتەکانی تێدا کۆکەیتەوە، کە ئەمانە نەبوو بە تاکید ئەمە لادان و هەڵچوون و داچوونیشی دروست دەکات. لەبەرەوە هەموو شتەکان وای لێ هاتووە زۆری مەسەلەی مەزاجیە، مەسەل هەر لە پەرلەمان، هەر لە حکوومەت، هەر لە ناو کۆمەڵگادا، لە ناو حیزبەکاندا، ئەنی کۆمەڵێ شت ئەبیستیت و ئەبینیت و ئەوترێت لە ڕاگەاندنەکاندا، ئەنی هەموو شتەکان هەر کەسێک ئەڵێ لەلایەکەوە لێیەکا بۆ خۆی. بۆیە وای کردووە کە نەتوانێت مەسەلا قەرارێکی سیاسی وەکو خۆی تەسبیت بێ، بڕیارێکی یەکگرتوو لە هەموو شتەسەر هەموو شتەکان ڕێکەوی لەسەری، ڕەنگە ئەمانە تەسیراتی خۆی هەبێ لەسەری، ڕەنگە تەنها شتێک هەمووی لەسەری ڕێک بێ بڵێ شەڕێکە و دژی داعاشین، تەنها ڕەنگە لەسەر ئەوە هەندێک ڕێک بن، بەڵام لەسەر شتەکانی تر نا. لەسەر شتەکانی تر خۆتان نەزانن لە پەرلەمان کە دەستگایەکی تەشریعیە، ئیستا ئیشەکانی زیاتر بووە بەوە مژدەتان دەمی و ئەوە پارە لە بەغاوە هات و ئەوە گەیشت و ئەوە نەوەڵام ئەمڕۆ تیارەکە تاخیر بوو، سیارەکە پەنچەر بوو، کلیلەکە لای مەسوولی قاچەکە نییە. ئەنی هەموو ئیشی ئەم حکوومەت و ئەم پەرلەمان و ئەم وڵاتە بۆ بەوە کە چاوەڕوانی بەغدایە شتێکی بۆ بێ یا بۆی نێت. کەواتە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین بارودۆخێکی سیاسی جێگیرمان نیە ئێستا لە هەرێمی کوردستان. نا بەدڵنیاییەوە تۆ مەسەلا ئەگەر هەر خۆی کە بارودۆخە سیاسیە جێگیرەکە چییە کە تۆ مەسەلا شتێکت نەبوو بۆی بگەڕێیتەوە، مەسەلا بۆی بگەڕێتەوە کە کێشەیەکە دەیە بگەڕێتەوە بۆی. ئیستا خۆ دەسوور لە عێراقا هیچ قراری پێجێبەجێ ناکرێ، دەستوری عێراق هەمووی بە تەوافقە، بەڵام کاتێککە بەگیر دێن مەسەلا ئێمە ئەڵێن خۆ میزانەکە ئێمە لە دەستورا نەوتراوە ببڕێت، ئەڕۆین بە دەستوریشمان پێویستی. مثلا عێراق ئەڵێت لە دەستورا تێی نایە کورجیا بێتەوە، یەکسەر ڕاوە دەستور، سونە بە شێوەیەکی تر دەستور بەکارێنیواتە شتێک هەیە کە تۆ بگەڕێیتەوە بۆ لای، بەڵام لە کوردستان ئەوەشمان نییە. باش. لە ئێستا گرنگترین پرس لە ناوەندی سیاسی و ناوەندی میدیاییشە قسەکردنە لەسەر مەسەلەی دەستور.
ئەمە ڕای بەڕێز محەممەدی حاجی محمود لەسەر پرسی دەستور بزانم. خۆی لە ڕاستیا دەستور یا هەموو وڵاتەکانی دنیا ڕەنگە هەتا وڵاتانش کاتی خۆی ڕەنگە دیکتاتۆریش بوون دەستوری هەبووە، ینی بە دەستورێکی هەبووە کە بۆ وڵاتە پێی گەڕاوەتەوە جایتر لە هیتلەر و مۆسۆلۆنی و نازام لە چاوشیسکۆ و لە عیدی ئەمین و لە کی ئەمانەی کە کاتی خۆی لەمانەیشەوە دەستوریان بۆ وڵاتەکەی خۆیان هەموو دنیاش دەستورێکی هەیە بۆ خۆی دەستور یەکێکە لە بنەماکانی ڕێخستنی وڵات و ڕێخستنی قانونەکان و جاکردنەوەی دەسڵاتەکان و دیاریکردنی مافی تاک و کۆمەڵ ئەمە کۆمەڵێشتەوە جگە لەوە دەستور یەکێکە لە بنیادەکانی هەنگاونانی بۆ هەر دەوڵەتێک، ینی وەکو تۆ بێتە دەوڵەت ڕەنگە پێویستت چۆن بە خاکت هەیە، چۆن عادەت و تەقالیدی خۆتت هەیە، چۆن میلەتێک هەیە، چۆن پەرلەمانت پێویستە، چۆن حکوومەتت پێویستە، ئەبێ لە پێش ئەوانە تۆ دەستورێکت هەبێ کە دەستوری یەکێکە لەوانە لەو خاڵانە کە تۆ تەحدیدی دەسەڵات و تەحدیدی حدود و تەحدیدی هەموو ئەو شوێنانەکە بۆیە دەستور گرنگیەکی تایبەتی خۆی هەیە. ڕەنگە مەسەلا زۆر لا گوێمان لێیە هەندێک وڵات دەستوری نییە و زۆر کەس پەنا بۆ بەریتانیا بە بەریتانیا 800 ساڵە پەرلەمانی هەیە، پێش 800 ساڵ پێش ئەوەیش حکوومەتی هەبووە، حکوومەت ئیمپراتۆریەتی ناوبووە هەچی ناوبووە حکوومەتی هەبووە، بەڵام بەریتانیا هینی هەیە، بەریتانیا عادەتی هەیە یا مەسەلا شتێکە پێڵێن نەریێتە شتێکە ینی شتێکی هەیە و لەگەڵ قانونی ئەساسیە ئەو ئەمانەی هەیە هەموو ئەو شتانی هەیە خۆی ڕەنگە ئەو بتوانێت لەسەر ئەوەی خۆی کار بکات لە هەموو وڵاتەکانی دنیادا دەستور وە کوردیش ڕەنگە پێویستی بۆ بوو کە پێش دەستوری عێراق دەستوری هەبێ کە دەستوری هەبووە پێش دەستوری عێراقی دەستوری عێراقی ناچارە بوو وەکو فیدراڵیەکە ئەویش قبوڵ بکە. باش تۆ پێش چاوپێکەوتنەکە لە پشتی کامێرەوە ئاماژەت بۆ کرد کە ئەگەر ڕێکخراوێکی مەدەنی NGO گروپێک سندیکایەک بیەوێ کاری ڕێکخراوی بکە ئەبێ بچێت مۆڵەت لە حکومەت وەرگێ حکومەت لە بەرامبەر داوای پەیڕۆ پرۆگرام و ئەجێندای ئەو ڕێکخراوەکە بەڵام حکومەت خۆی ئەجێندا و دەستوری نییە. نەبەتەکیید خۆی ئێستا مەسە هەر کەسێ سێچ کەس دەکەت پ ڕوا ڕێکخراوێکی NGO ڕێکخراوێکی خەیری ڕێکخراوێکی مهنی حزبێک دروستەکە داوا لە حکوومەت یاریێوی کوردستانەکە حکومەت دەڵێ بڕۆ بەرنامەکەت بێنە بزانام لە خزمەتی ئەم میلەتەیە لە کاتێک حکوومەت خۆی ئەو بەرنامەیە نییە کە دەستورە. بۆچی 24 ساڵە لە هەرێمی کوردستان ئێمە دەستورمان نەبوو یا فراغی دەستوریمان هەبوو؟ وڵات من پێم وایە دوو مەوزوعە نەبوونی دەستور یا خۆلادان لە دەستور ئێنە دەستور ئاسانە دەستور خۆ کێشەی چی هەیە مەسا لژنەیەکی بۆ دانێ هەندێک ئەندامی پەرلەمانی تیابێ هەندێک لە دەرەوەی پەرلەمان بێ هەندێک خەڵکی شارەزا ئیستیفادە لە دەستوری وڵاتانی منتیقا لە وڵاتانی ئەوروپی ئەمریکا دنیا ئەتوانین تۆ لە هەرێکی شتێک دەربێنی دەستورەکەی خۆتی لێ دروستکە لەگەڵ واقعی کوردستانە بگونجێت یەک ڕۆژی بیخە ڕێفراندۆمەوە یەک ڕۆژ هەموو قوتابخانەکانی کوردستان ئەو ڕۆژە هەموو ڕۆژە لێرە تاحتی لەوانەیە ئەو ڕۆژە با پشوو بێ یەک ڕۆژ هەموو خەڵک دەنگێداتیەوە چێت ئەم دەستور هەمان بێ یان نەمان بێ فۆرمێکی بۆ دانێ بەڵێ هەمان بێ دەستورمان پێویستە دەنگی بۆدا من ئەم دەستورم قبوڵە لەسەر ئەم خاڵانی کە تێدایە ئەمە ئەچێتەوە پەرلەمان و پەرلەمانی داتەوە بە سەوەی کەلێم و کۆتایی دێ ئەمە ئەوەنە مهم نییە کە تۆ مەسەلا ئەوە دەستورەکەی دەتوانین بە دووسێنەوە بێت دەستورێکی کراوە بێ بۆ ماوەی 4 ساڵ لە ماوەی ئەم 3 ساڵەدا 4 ساڵدا کە مکوڕەکانە بۆ ڕوونە بێتەوە ئەتوانی ئەو کاتەبی کە بە دەستورێکی دائیمی مەسەلا یا دەستورێکی موقت بێت تا چەند ساڵێک مەسەلا ئەمەوەندە ئاسانەوەکوی تۆ باسیەکەیت بۆچی نەنووسراوەوە تا ئێسانی بۆچی کار ئەمە دوو حاڵەتە یەکێک لەو مەسا ئەو هێزانەی کوردستان لەسەری ڕێک نەکەوتون لەبەرەوە دەستیان ئاوەڵە بێ بۆ ئارزوی خۆی کە دەستور بوو دەستور حد و حدود دانێ هیچ ئەگەر کاریشی زۆر پێ نەکرێ خەڵک دێنێتی ئەیبات پیشانی دنیای داڵێ ئەمە دەستور واڵێت بەڵام تۆ وات کردووە مەسا دەستور ئەوەی ئەبێتە ئەندامی پەرلەمان کێ ئەبێتە ئەندامی پەرلەمان ئەبێ خۆ کۆمەڵێ مؤسسەفات و شەد و شوری تێبێ ئەبێتە وەزیر ئەبێتە ڕئیسی وزەرا ئەبێتە ڕئیسی ئەم وڵاتە ئەبێتە سەرۆکی هەرێم ئەبێتە هەموو شتێک
لە دەستورە ئەبێت دیاری بکرێ ئەمانە سەرفیاتی وڵات داهاتی وڵات هەموو ئەم شتانە ئیجازەدانی حیزبەکان مەسە ئەمانە لە دەستورە دەستور خەتە عامەکان دانێت و قانونەکانی جیان نکاتەوە تۆ ئەمانە کە ئەمانەت هەبوو دەسڵاتەکانی کەمەکاتەوە ئەوە یەکێکە یەکێتیش دەستور چۆن ئێمە محاولەمان کرد بۆ فیدراڵی ئێستا باسی کۆنفیدراڵی ئەەکەین ڕەنگە زۆر لە وڵاتانی منتیقە پێی خۆش نەبێ دەستوری وڵاتانی منتیقە پێی خۆش نییە تۆ دەستوریدانی ڕەنگە ئەوەش یەکێک بێت لە تەسیرەکانی واتە لەم دوو حاڵەتە بەدەر نییە یا بۆ ئەوەیە کە دەستی ئاوەڵە بێ بە ئارزەی خۆی هەموو شتێ بکات نانی خەڵک ببڕێ نەسا نەیداتێ بیداتێ ئارزەی خۆی چی بکە چۆنی ئەسپی خۆی تاوەدا بیدا ئەقلیمیش تەسیری خۆی هەیە لەسەر زۆر باشە کەواتە با من ئەو پرسیارە بکەم کەواتە لە ئێستاە ضرورەی نووسینەوەی دەستور بۆ هەرێمی کوردستان بۆ ئەم پارچەی لەمەڕ خۆمان بۆ باشوور گرنگی تا کوێیە ئایا بە بڕوای محەممەدی حاجی محمود ئەم دەستورە لە ئێستا پەلەی لێ بکرێت لە نووسینەوە و هەموارکردنەوەی پرۆژەی ڕەشنووسی دەستورە یاخود دوا بخرێت لە بەربار و دۆخەکە من پێم وایە دەستور زەرورە بۆ خەڵکی کوردستان و پێویستە دەستور پەلەی لێ بکرێت و دەستور بتوانێت حد و حدودێک بۆ ئەم وڵاتە دابنێت کە هەرکەس بە مەزاجی خۆی ئیشی تیاکە دەستور گرنگە مەسەلا دەستور بریمەر یەک کەس بوو یەک کەس بریمەر هاتە عێراقەوە بە یەک ساڵ دەستوری دانا گۆڕانشی لە دەستورەکە کرد بە یەک ساڵ دەستوری دانا لە عێراقا ئەو کاتە ئەمریکا پێشەوەیش ئەمریکا پێشەوەی دەستورەکەی عێراق دابنێ داوای لە کورد کرد دەستوری دانێن چونکە ئێمە دەستوری عێراق دانین سبەینێ دەستورەکەی ئەوە یەکسەر موافقەتی لەسەرەکرێت ئەو کاتە نەیانکرد ئەوەشیان نەکرد لەبەرم پێم وایە دەستور زەرورێتێکە بۆ ڕێخستنی ماڵی خۆمانە خۆ دەستور جگە لەوەش ئەمە لە دەستورەکە کەس نییە ڕێگەمان لێ بگرێ حدودی کوردستانی لە تیا دیاری بکەین کەس نییە ڕێگەمان لێ بگرێت مەسەلەی دەستنیشانی دەسەڵاتەکانی خۆمان بکەین لە کوردستانە من پێم وایە دەستور زەرورێتێکی ئەم سەردەمەیە و پەلەشی لێ بکەین باشە کەوایە بە بڕوای ئێوە ئەم هەموو قەیران و ئالۆزیە کەڵەکە بووی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ تۆ چێ قەیرانی سیاسی ئابووری سەربازی پەیوەندی بە فراغی دەستوریەوە هەبووە لە هەرێمە یاخود پەیوەندی بەو بارودۆخەیەکە بۆ ماوەی ساڵێکە کوردی خستۆتە بەردەم جەنگێکی نەخوازراوە ناخۆ من ناڵێم مەسەلا دەستورەکە هەموو شتەکان ئەمانە چارەسەرەکە خۆ عێراق دەستوریشی هەیە و کەس کاری پێ ناکات مەسەلا دەستور دەڵێ پەر انتخابات بکرێ پەرلەمان کۆبێتەوە لە 15 ڕۆژە سەرۆک هەڵبژێرێ جێگرەکان هەڵبژێرێ ڕێیسی جمهور هەڵبژێرێ وەزیرەکان دابنێت خۆی وەختی وا بۆ جارە 4 ساڵ وەزیری دادەدا وەزیری دیفاعوانە مەسەلا دەستورەکە کاری خۆ هەموو شتەکانی پێ ناکرێت بەڵام دەستورەکە شتێکە شتێکی معنەویە ئەنی تۆ ئەگەر کاریشی پێ بکرێت خۆەوە گرنگە بۆمان بەڵام ئەمەی کە ئێستا هەیە بە تاکید لە فراغی نەبوونی دەستورەکەدا کێشەکانی تر چونکە مەسەلا کە تۆ شتێک نەبوو حد و حدود بەدانێت کێشەکانی زیاد دەکات مەسەلا پرۆژەیەک 4 پارەی بۆ دادرێتەوە سەرۆکرێک کەس نییە لی پرسێتەوە مەسەلا وەزیر قەرار دەکە ئەندامی پەرلەمان جێبەجێیەکە ینی بە پێچوانەی هەموو دنیا خۆی بێت کەواتە لە فراغی دەستورە ئەم قەیرانە ئەوە بەشێکی علاقەی بە دەستور باسی گرنگی دەستور گرنگی بنەماگشتیەکان لە دەستورە چ گرنگیشی هەیە بۆ سیستمی حکومڕانی بۆ هەرێمی کوردستان بەڵام لە ئێستا ئەڵی ڕەنگە کێشەکان زۆر پەیوەندی بە دەستور نەبێت ئەتەوێ بڵێ وڵات هەیە دەستوری هەیە و قەیراناوی و گرفتاریشە ئەتەوێ ئەوە بڵیت نا من ئەڵم یەکێک لە مەسەلە ئەساسیەکان دەستورە ئێمە دەستورمان هەبێ ڕەنگە بتوانین زۆشتی تری پێ بکەین بەڵام لە وڵاتێکی وەکو عێراقا یا لە وڵاتێکی ئەوەدا پەیوەندی بە تمۆحی سیاسی و پەیوەندی بە ڕادەی سەقافەت و پەیوەندی بە هوشیاری نەتەوەیی و نیشتمانی وایە تۆ ئەگەر مەزاکە میلەتێک ڕادەی هوشیاری نەتەوەیی و نیشتمانیەکەی بەهێز بێت باوەڕ ناکەم مەسەلا ئەتوانێت زۆشتی تر بکات بەڵام دەستورەکە بە تاکید دەستورەکە ڕەنگە زۆر لەو بۆشایانە پڕکاتەوە کە ئێستا دروست بووە لە کوردستان کەواتە ئەم دۆخەی ئەم بارودۆخەی جەنگەی کە یەخەی کوردی گرتووە ناتوانین بڵین هەموو قەیرانەکان پەیوەندی بۆیە ئەم جەنگە بەشێکە لە قەیرانەکان نەک هەموو بەشێکە لە قەیرانەکان بەشێکە لە نەبوونی دەستور ینی هەموو یەکێک لەوانە بەشێکی خۆی هەیە تێیدا بەڵام ناکرێتەوە وڵاتێک
بەرنامەی کارکردنی نەبێت بە مەزاج کارکرێت. باش لە ئێستا پەرلەمانی کوردستان سەرقاڵی ئامادەکردنی لیژنەیە کە بۆ ئامادەکردنی پرۆژەی ڕژنووسی دەستور. سەرنجی محەممەدی حاجی محمود لەسەر ئەو لیژنەیە چییە و بارودۆخی لیژنەکە بەکوێ گەشتووە؟ وڵی من وەکو ئەیبینم زیاتر لە پەرلەمان یا لە خود زۆشی تر ئەوەنە مەوزوعەکان مەسلەی تەزکبینی حیزبایەتی پێوە دیارە ئەوەندە کاری حیزبایەتی ئەکرێت لە ناو پەرلەمان و دەستگاکانی حکوومەتە ئەوەندە مەسلەی نەتەوەیی و نیشتمانی و ئەو دەنگەی کە خەڵکی کوردستان دای بۆ ئاوەدانی و بۆ خزمەتگوزاری و بۆ چارەسەری کێشەکانی ئەوەندە بەتەنگی ئەوە نین. خەڵکی کوردستان بۆ دەنگی نەدا مەسەلا پارێزگای سلێمانی ئەوە چەند مانگن ساڵێکە نەتوانێت حکوومەتێکی بچکۆلەی مەحالی بۆ خۆی دابنێ. خەڵک بۆ ئەوە دەنگیدا، خەڵک بۆ ئەوە دەنگی نەداوە مەسەلا ئەو ئیمکانەتی کە ئەدرا بە ناوی ئاقارە بۆ زەواجی خەڵک و بۆ دروستکردنی خانوبەرە و یارمەتی خەڵک و بۆ دەنگی نەدا ئەمانە ببڕێ. بۆ دەنگی نەداوە مەسەلا حکوومەتێک دروست بکرێت تەنها 5 حیزبی تیابێ. بۆ دروست نەکە بۆ دەنگی نەداوە لیژنەی مفوازیە دروست کرێت تەنها لە 5 حیزبا کۆ بێتەوە. بۆ دروست نەکراوە مەسەلا ئێستا 21 کەس دانراوە ئەگەر چارەسەرەکە بۆ خۆی توانی 25 کەس بێ. ئەنی چ لە مەسەلەکە ئەگۆڕێ. بەڵام ئەمە ململانیەکەی ناو حیزبە ململانەی حیزبە ئەم بزانێت چۆن بتوانێت لە ناو ئەم قەیرانەدا لایەک 10 کەسی هەبێ لای 11 هەبێت لای 21 هەبێ 9 هەبێ لای 12 هەبێت. ئەمە هەمووی پەیوەندی بە ململانەکانەوە هەیە. ئەمە شەڕەکە شەڕی دەسەڵاتە شەڕی بەرچاوتەنگی حیزبیە. ئەنە دەستور پێویستە ژمارەیەکی ناو ئەندامی پەرلەمانی تیابێ، ژمارەیەک خەڵکی قانونی و شارەزایی دەرەوەی پەرلەمان بێت، نەکەر هەمووی هەر حیزبی بێ، خەڵکی بێلایەن بێ، خەڵکی زانکۆکانی تیابێ، خەڵکی دەرەوەی تێدا بێ. ئەمانە پێکەوە کۆ بنەوە ئەم لیژنەیە شتێک ئامادەکەن. دوایەوەی کە ئامادەیان کرد ئەیدەنەوە پەرلەمان ئامادەی کرد ڕۆژێک دانێن بۆ ڕیفراندۆم. ئەو کاتە ئەم دەسوورەیە کراوەیە بێت بە کراوەیە منێتەوە بۆ ماوەی 3-4 ساڵ بۆی کەم و کوڕەکانی بێت یاخود قەراری لێدرێت. لەبەرەوەم پێم وانییە ئێستا مەسەلا هەموو شتەکان دەستوریکی حیزبی بێت. دەستوری هەموو تاکێکی خەڵکی ئەم وڵاتەیە. زۆری مەسەلا باسی سازانیە کرد، ئێستا سازان لە کۆکاتەوە بە 2-3 حیزب. مەسەلا باسی پێکەوە ژیانی ئەکرد ئێستا مەسەلا هەمووی کۆکردەوە لە پێکەوە ژیانی 3-4 کەسا. مەسەلا ئەمانە من پێم وایە ئەوەندە تەنگبینی ئەوانە هەیە. هەچە من بۆ خۆم وەکو ڕێی خۆم بۆکو حیزبی سۆسیالی من پێم خۆش نییە هەر لەو 21 کەسا تێدابین. باش دواتر لەسەر ئەو بەشداری سۆسیالیست لەسەر لە لیژنە 21 کەسێکە قسەکەین. ئێستا تۆ لە ڕوانگەی قسەکان تۆ من واتی یەکەمەتەوێ بڵێ کە پەرلەمانی کوردستان نوێنەرانی خەڵک لە پەرلەمانی کوردستان نوێنەرانی لایەنە سیاسیەکان لە پەرلەمان ئەوەندەی سەرقاڵی ململانی حیزبی و کاری حیزبین ئەوەندە سەرگەرمی ئەدای کاری پەرلەمانی و یاسایی نین. بە دڵنیاییەوە ئێمە بۆچی خەیرانی دارایی هەیە 96 کەس لە پەرلەمانی کوردستان دامەزراوە بە خەبیر و بە مستەشار. لێوەرە حسابی کە بەدە پەرلەمانی کوردستان چەندێ میزانی کوردستان زیادی کردووە. زیاتر لە ملیارێک دینار لە ماوەی ئەم ساڵەدا میزانی کوردستان زیادی کردووە کە خەڵکی تازە دامەزراوە کە مستحقی نییە. مەسەلا کەسێک دێ لە یەکسەر مەسەلا ئەبێ خۆناغەکان ببڕێت. ئێستا نە خۆناغ نابڕێت، یەکسەر بێتە مدیر عامە، بێتە خەبیرە، بێتە مستەشار. ئەمە ینی پەرت و بڵاوکردنی داهاتی ئەم وڵاتە و ململانەی حیزبی و ئەو بێ چەندێک خەڵک دامەزرێنێ بۆ خۆی و ئەو بێ چی بکە بۆ خۆی. ینی ئەمە شتێکە بەڕاستی هەتا مەجموعەیەک و شەهاتوەتە ناو پەرلەمانەوە کەلیمات هاتووە ناو پەرلەمانەوە ڕەنگە لە قاموسی کوردیدا من لە هیچ قاموسێکان نەمدیوە. سانتلیگۆ دوای باسیەکەین کەواتە ئێوە نوێنەرتان لە پەرلەمان هەیە، ئێوە نوێنەرتان بەشدارن لە پەرلەمانی کوردستانە، بۆچی قبوڵی ئەم شتانەتان کردو؟ ینی چیتان کردو لەسەرەوەی کە ئەدای کاری پەرلەمانی بکرێ نەک کاری حیزبی و ململانی حیزبی لە پەرلەمانە؟ ئێمە نوێنەرمان هەیە، بەڵام ئێمە یەک نوێنەرمان هەیە، یەک نوێنەر لە پەرلەمانە بێدەسەڵاتە گوێی بۆ ناگرن کاری لەبەر ڕێی خۆی هەیە، قسەی خۆی هەیە، بۆ چوونی خۆی هەیە.
بەڵام یەک نوێنەر ناتوانێت مەسەلا ئەدای پەرلەمان بگۆڕێت یاخود ئەوەی کە مەبەسێتی بیکات لەبەرەوە من پێم وانە ئەنی ئەوە ینی پەرلەمان بە تایبەتی سەرۆکایەتی پەرلەمان ئەبێ بێلایەن بێ لە ناو کۆبوونەکانە سەرۆکایەتی پەرلەمانە بێ سەیری هەموو لاکان وەکو یەک پێ لە ناو پەرلەمانە و ئەندامی پەرلەمان بە هەمان شێوە ئیشی کە چۆ ناو پەرلەمان ئیشی کاری ئەو کاری تەشریعیە ینی قانون دانێ بۆ وڵاتە بەڵام کە تۆ مەسەلا ئەبیشی لە هەندێک قسای گوێم لێتی لە مەشغولی ئەوەتانێ وڵا ئەم حیزبە نابێت لە ناو پەرلەمان لەم لژنایە بێ و ئەو حیزبە نابێت لەو لژنایە بێت ئەمە ئینسان لێی ناتان باشە لە ئێستا لیژنێکی 21 کەسی پێگاتووە سەرەتا بڕیار بوو بە سازان و تەوافقی سازانی سیاسی تەوافقی حیزبی لیژنەکە پێک بێت بەڵام دواتر بە پێی سیستم و بە پێی یاسای سانتلیگۆ بڕیاریان لێە ئەوترێت پارتی و چوار حیزبە بچووکەکە ڕازینین بەم یاسایە وەی مەسەلە سانتلیگۆ ئەمە بۆ کوردستان هەر پەیوەندی بە کوردستان نییە مەبەستی یاساکەیە بەڵێ ئەو یاسایە ئەمە بۆ پەرلەمانی عێراق کراوە خۆ پەرلەمانی کوردستانی بۆ هەڵ نەبژێراوە بۆ پەرلەمانی عێراق کراوە ئەمە هێناویانە گوایە بۆ حسابەی گوایە ئەوە کە لە سەدا نەزان دەی هەیە لە سەدا لە نەوەدا چەنی هەیە و ئەمە شتێکی ئینە کێشەی نێوان لایەنەکانی عێراقی بۆ زیاتر کاتی خۆی ئەمە ئەگەر بۆ پەرلەمان بێنیتی ئەمە شتێکی ترە بەڵام تۆ لە ژنەیەک دروستکەی ئەم یاسا بۆ دێنی مەسام چی پەیوەندی بە کورد و بە کوردستان و بە لژنەیەکەوە هەیە لژنەیەکە تۆ دایانیت 21 کەس و پەرلەمانی کوردستان قەرای لێدا و ئەو حیزبانەی کە لە ناو پەرلەمانن و هەتا ئەوانەی لە دەروی پەرلەمانی شاقیانێ بەرزایی بکەن و خەڵکی تری کوردستانی دەقێ لەو ئەمە ڕژنۆسیشە ئەمە هیچ دەسڵاتێکی نییە ئەمە هەمووشان هەموو تاکێکی لەو 21 کەسە یەکێکیان ناڕازی بێ لە شتێک کەس ناتوانێت هیچ قەرارێ بدا ئەی لای من هیچ نییە ینی ئەو باەخی نییە ئەو باەخی نییە باشە کەواتە بۆچی بە سازان نەکرا ینی قسەیەک لەسەر سیستمی سانتلیگۆ یاسای سانتلیگۆ دەوترێت ئەم سیستەمە یاسایە دادپەروەرانترە بەوەی کە بەپێی کورسی بەپێی ئیستیحقاقی ئینتیخابی مامەڵە لەگەڵ قەوارە سیاسیەکان ناکات خۆی مەسەلەیەک هەیە ئەڵێت حەڵال خواردنی بێدەسڵاتی جاویستان کە دەسڵاتی نەبوو ئەڵێت ئەوە حرامە ئەمانە حەڵاڵە بەڵام کە دەسڵاتی بوو ئەوە بیرێکی تری لێکاتەوە زۆری لەو حیزبانە مەسەلا پێشتر دەسڵاتیان نەبوو یان و بە سازان بێ ئیسا دەسڵاتی هەیە سازان ناکە ئەو ێمەگۆن بڵێ باشە هەر لەسەر ئەو لیژنەیە وترێ ئەم سیستمە دیاری کراوە کە چوار لایەنە سیاسیەکانی ناو پەرلەمان کە سۆسیالیست و حیزبی شوێعی و بژنەوەی ئیسلامی و ئاراستەی سێهەمن پێیان وایە کە ئەمە پێچەوانەی پرەنسیپی سازانە ئەم یاسایی کە هێناویانە چکم قەرار بۆ بە تەوافقی سیاسی ئەمە بکرێت ئێوە ئەم چوار حیزبە بە قەوارەیەک دانراون ئایا قبولی ئەوەتان کردووە کە ئەندامتان هەبێت لە لیژنەکە بە چوار حیزب بە یەک کورسی بە یەک ئەندام من خۆم بۆ خۆم ڕازی نیم ئێمە وەکو حیزبی سۆسیالیستی تێدابین ڕازینی بەرزدار بن خۆم ڕازی نیم بەرزدار بین تێدا ئەی ترستان لەوە نیە سبەینە دیسانەوە دەستورەکە بە ئاراستەیەک بنووسرێت ئێمڕۆ ئەو سێ حیزبەی شیوعی و زەحمەتکێش و سۆسیالیست کۆبوونەمان هەبوو لەسەر مۆزوع من پێشنیارم کەوتم واسی لێبێن پێویستە کاتۆ لەسەرەوەی نوێنەرەکەت هەبێ یان نەبێت دەنگە دەنگی لەسەر بکەیت ئەویشمان نایە ئەوش بۆ ئەوان خۆنی چی تێدایە لایە خۆیمە قابل لە وڵاتەکە دەرمان ناکەن ئەوشمان نایە دەستوریش خۆیان چۆن یەکەن بیکەن من نەزانم نە دەستوریان پێکرێت نە ئەو 21 کەسە دەتوانێت بگاتە نەتیجە و نە دەستورەکە دەگاتە نەتیجە بەم ئەقلێتەوە بەو کەرەسە ئیستاوە هیچی ناگاتن باشە تۆ پرسیارەکەت پێشوەخت بۆچی 21 ینی بۆچی ئەم ژمارەیە بۆ 24 نیە ئەوترێ لە پێشووتری دەستورە لە بەشداری لایەنەکان 26 لایەن بەشداریان کردووە لە ئێستا بۆچی کەمتر ئەوە لایەنەکان بەشداریەکەن ناڵم ئەوان ئەیانێ هەموو شتەکان لە بازنەیەکی بچووکە ئەوان مەبەستی چیە ئەوان پارتی لە دەسڵاتن ئەوێنە هەموو شتەکان نفسە لە شتێکی بەڵام پارتی ڕازی نەبوو بم لە بازنەیەکی بچووکە کۆبێتەوە بەڵە پارتی ڕازی نەبووە پارتی داواشی کردو مەسا ئەو چوار حیزبە حەقی خۆیانیان هەبێ وەقی خۆشیانە پێیان بدرێت پارتی ئەوەی کردووە بەڵام لایەنەکانی تر مەسەلا تای ساوان پێ لەسەرەوە داگرن بۆیە من خۆم بۆ خۆم ڕێیمای ئێمە لە هیچیان نەبین بە هیچ شێوەیەک
این دەکەیت هەتا انتخاباتێکی تر ئەگەر توانیمان ئەو کاتە دەستورەکە من زانام تا انتخاباتێکی تیش ناکرێت ناشە نیگەران لەوەی کە بە چوار حیزب حسابی قوارێکی سیاسیان بۆ کردوون بەڵام ئەوترێ لە بەرامبەر ئەمە حیزب هەیە 6 کورسی هەیە و یەک نوێنەری لە ناولیژنەکە هەیە سەبارەت بەوە چێڵێن من هەر کەسێک خۆی مافی خۆیەتی هەرچێکی پێ بدرێ بەڵام من بۆ خۆم ڕازی نیم لەوەی کە ئێمە لەسەر یەک ئەو مۆزوعانە هیچ قسەیەکیش بکەین و دەنگەدەنگی لەسەر بکەین من لەگەڵەوە نیم نەڵێم با خۆیان هەمووی بۆ خۆیان لژنە دانێن بۆ خۆیان حکوومەت بۆ خۆیان چی پێڵێن لژنەی مفۆزیە بۆ خۆیان وەفدی بەغا بۆ خۆیان وەفدەکانشن بۆ ئەوروپا بۆ خۆیان ئێمە من خۆم بۆ خۆم لە حیزبی سۆسیالی هیچ لەوانە نابێ هەمووی بۆ خۆیان زۆر باشە پشوویەکی کورد وەرەگرین دواتر بەردەوام بەڕێزان پشوویەک و پاشان ئەگەڕێنەوە وڵاتان و بەردەوام بین بەرەزان جارێکی دیکە سڵاوتان لێبێ و بەردەوامین لە گفتوگۆ و چاپێکەوتمان لەگەڵ بەڕێز محەممەدی حاجی مەحموود سکرتێری حیزبی سوسیال دیموکراتی کوردستان کاک محەممەد لەسەر لیژنەکە من مەبەسمە چەند پرسیێکی کە بکەم ئەگەر بە تهدیدی پێم بڵێ ئەو لایەنانە شوێن کە نایەنەوێ هەموو حیزبە سیاسیەکان قوارە سیاسیەکانی ناو پەرلەمان بەشداری ئەو لیژنەیە بکەن وڵە خۆی تەنها پارتی تا ئێستا ئەوە داوای ئەوە کە ئەو چوار حیزبی تیابێتتر ئەوانیان ناچیان لەگەڵەوەنی بەڵام ئەوترێ پارتی یاساکەی نەقبولی کردووە نەڕەدیشی کردوێتەوە لەبەرەوەی ئەو خۆی لە نوێنەرەکانە پشتی شێری هەیە کێشەی نییە وەیە نەخۆ لە هەردوو حاڵەتەکەدا پارتی ژمارەی کورسەکانی زیاترە لە هەموو دوو حاڵەتەکە پارتیە ئیسفادەی لەکە بەڵام پارتی پشتیوانی لەو حیزبانی تر کردووە تا ئێستا بەڵێ باشە کەوایە لەگەڵ ئەوە باز لەوە کرێت کە لەگەڵ ئەوەی کە تا ئێستا نوێنەرانی پارلەمانی لایەنەکان کۆک نەبوون لەسەرەوەی کە چەند کەس لایەنی شێ بەشداری بکات لە لیژنەکە باز لەوە کرێت لە دەرەوەی پەرلەمانیش بەنیازن خەڵکی پسپۆڕ و شارەزا بێنە ناو لیژنەکەی دەستورەوە ئەمەیان چۆن نەکرێت وڵا ئەوی ژەر خەڵکی خۆی دێنێ خۆ ناهەوێت کەسێکی تر بێت ئەو ئامادە نەبێت حیزبێک لە ناو پەرلەمانە تێیدا بێت بڕوا خەڵکی تر بێنێ مشینەویشت بیلەوە بکاتەوە خەڵکی خۆی بێنێت لە دەرەوە بۆ ئەو لژنەیە بەڵام خۆی لە هەموو دنیادا ئەو لژنە علاقەی بە پەرلەمانە ئەوەندە هەیە پەرلەمان هەندێک خەڵکی خۆی دیارێکە خەڵکی یاسایی تێیدا بێت چەند کەسێک باقی خەڵکی دەرەوە دێن لە ناو لژنەکەدا بێت و خەڵکی دەرەوەی پەرلەمان خەڵکی شارەزا خەڵکی دەرەوەی ئەو وڵاتەش ئیسفادە لەیەکە گومانێک لەسەرەوە هەیە کە لایەنێکی سیاسی ئەوێت دەنجی ئەو کەمەنەتەوەیانەی کە بەشدارن لە لیژنەکە لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێ هیچیشی وایە ئێوە ئاگاتان لێ بشتێکی وا لە ئارا هەیە وڵاهی باوەڕ ناکەم مەسیحەکان بێت خۆی خۆ تۆ مەسەلا مۆزوعی دەستور خۆ دەستور ئەو لژنە ناتوانێت خرای دەستور بدات پەرلەمانیش ناتوانێت خرای دەستور بدات کەواتە ئەرکی و لیژنەیە چی دەستور ئەکەوێتە بەردەمی خەڵکی کوردستان خەڵکی کوردستان دەبێت تەوزیع بکرێت لەسەر حیزبەکان لەسەر خەڵکی کوردستان خەڵکی کوردستان دەبێ هەموو تاکێکی ئەو میلەتە دەنگ لەسەر دەستوری هەرێمی کوردستان بدا بە ئاومەدا لەبەرەوەم پێمان نییە ئەمەش تەنها شتێکی هینە ئەمە هەندێک مەسەلا نازانم ناوی چه ناوێکی لێ بنێم نازانم بەڕاستی ناوەکەی چی بێت تەنها ئەوەیە خەسکردنەوەی مەسەلا حیزبەکەی لە ناو پەرلەمانی کوردستان ئەینە شتێکی تر نییە بەڵام تا ئێستش سەرباری هەوڵی سەرۆکایەتی هەرێم و ببوورە سەرۆکایەتی پەرلەمان تا ئێستش سەرباری چەندین جار گفتوگۆ و کۆبوونەوە و دانیشتن نەگەشتنەوە بڕیارێکی کۆنکرێتی لەسەر ئەوەی کە فراکسیۆنی سەرۆکی فراکسیۆنی حیزبی شوعیەڵێ ئینە مەحزەری نەبوو و واژۆژ لەسەر ڕێکەوتەکە نەکراوە یعنی نەگەشتنەوە بنبەست نەگەیشتون بەڵام من بەڕێی خۆم مەسەلا تاکی دەکەمەوە لەسەر مۆزوعە ئەو پێنج حیزبە دەسووردانین دەسووری خۆیانە داینیان کەیش خۆیانە لەگەڵەوە باشە قسەیەک هەیە ئەوترێت ئەرکی لیژنەکە کاری لیژنەکە ماوەی 90 ڕۆژ 3 مانگی بۆ دانراوە بە بڕوای محەممەدی حاجی مەحموود ئەم لیژنەیە بەم حاڵە و بەم دۆخەی ئێستاەوە ئەتوانێت لە ماوەی ئەو 90 ڕۆژە کارەکانی خۆی تەواوکات خۆی نیەت و ئێرادەکە مهمە تۆ بتەوێت بیکەی بە دوومانیش دەکرێت بیانێ نەیکەن نەگەت 90 ڕۆژ بە 90 ساڵیش پێیان ناکات ئاخر ئێستا ئەوان لەسەر ئەندامانی نوێنەرانی لیژنەکە کۆبنین ڕژنووسی دەستور ئەبێت چەنی پێ لەسەر ڕژنووسەکە ڕێک ناکەون لەسەر
زۆشتی تر هەیە ڕێک ناکەون ینی من پێم وانە ئەمە تەنها هەر هینە سەرێشەیە بۆ خەڵکی کوردستان و سەرقاڵکردنی خەڵکە و لەبەرەوە لە ماوەی ئەم ساڵ و ئەوەنەدا نەحکوومەت و نەپەرلەمان ئینتاجێکی وای نەبوو بۆ میلەتەکە ینی ئەو خەڵکە دەنگی داوە بۆ ئەوی دەنگی داوەکە ئینتاجی هەبێت کە بەروبوومی هەبێ کە بەروبوومی نەبووە بەم شێوەیە خەڵک سەرقاڵی هەندێشتەکەن و تەنهارەوەیە کەواتە لیژنەکە ناتوانێت لەو ماوەیە کارەکانی خۆی تەواو بکات بۆەوەی کە ئێستا بیانێ ئەکرێت بەڵام نانەوێت بیکەن پێم وایە نانێت چونکە هەندێک لەم حیزبانەی کە ئێستا لە پەرلەمانی کوردستان باوەڕیان بە دەستور هەر نییە کە باوەڕیان نییە دەستور هەبێت لە کوردستان باشە بە بڕوای محەممەدی حاجی محمود دەستور ئەبێ لەسەر ئیرادەی گەل و ئیرادەی کۆمەلگا بنووسێتەوە یا لەسەر سازانی سیاسی و تەوافقی حیزبی پێم وایە کە هەر شتێک بوو بە تەوافقی حیزبی پێم وایە مانایەکی نامێنێت ئینێکی نامێنێت بۆیە پێم وایە پێویستە هەموو شتەکان لە سەرچاوەکەی لە خەڵکی کوردستانەوە سەرڵ بێت و خەڵکی کوردستان پێویستی بە دەستور هەیە خەڵکی کوردستانە بێت دەنگ لەسەر دەستور بدا و لژنەکانی دەبێت لە خەڵکی کوردستان بن ئەوە تێ وشەی سازان و شەیەکی یاسایی نییە ئایا بۆ نووسینەوەی دەستور باز لەو ئەکرێت کە جگە لە سازان بۆ ئامادەکردنی پرۆژەی ڕەشنووسی دەستور جگە لە سازان ڕێگەیەکی تر لە بەردەم لایەنە سیاسیەکانان نیە بەڵام سازان وشەیەکی سیاسیە یا وشەیەکی یاساییە کاک شێخ فەیسەڵ سازان هەر سازانەکە ناکەن خۆ ئێستا ئەگە سازان بێت ئەبێ جارێ ئەو چوار حیزب هەر تیا بێت بەتاشیت ئەندامی پەرلەمانیان هەیە ئەگە سازان بێت ئەبێ چوار حیزبەکەی تیا بێ ئەبێ کۆی لایەنەکان بەشدار بن هەموو لایەنەکانی تێدا بێ خەڵکی تیا بێ ڕێی خەڵکی دەرەوەشی تێدا بێ ئەمە سازان نییە ئەمە تەنها بۆ هینە بۆ قسەی بەریقەدار و بۆ شتێکی تر نییە من پێم وانە مەسەلەی سازانوانە نییە خۆگە سازان بێ بێ هەموو تیا بێت باشە ئەوتەی لە دوای هەڵبژاردنەکانی عێراق جۆرێک لە ساردی هەیە لە نێوان پارتی وێشێتیە ئایا ئەمە کاریگەری ئەبێ لەسەر مەسەلەی دەستور لە ئێستاە ئەم ساردیە چی بە بڕایەوە یەکێتی و پارتی ئەگە ساردیشیان هەبێ و مەشاکلیشیان هەبێ بە بەیەک ناتوان حکوم لای کوردستان بکەن یەکێتی و پارتی هەردووکیان ئەبێ ئیداراتی کوردستان تا ئێستا لە بینی ئەوانە لەسەر 50 ڕێکەوتون یەکێک لەوانە مەساسە ڕئیسی جمهور بۆ یەکێتی نیشتمانی لە بەغدا و ڕئیسی هەرێم لە کوردستان بۆ پارتی تا ئەم لەحزەیەش ئەمە لەسەری ڕێکەوتون و پارتی خۆ کاندیدی نەبوو بۆ ڕئیسی جمهور لە بەغا بە دڵنیاییەوە من لە باتی یەکێتی هەرێم کاندیدی نابێت بۆ سەرۆکی هەرێم لە کوردستان واتە ئەو دوو حیزبە ڕێکەوتن کۆتاییان پێناوە بەڵام حیزبەکانی تر مەسەلا هەرێکێک بۆ ئیمتیازاتی خۆی مەسەلا هەوڵە دەن بۆ شتێکی تر یا قسە ئەکرێت هەموو شتەکان گەیشتە حەسم یەکێتی پارتی حەسمیەکەن پرسێکی دیکەی گرنگ کە ئەویش هەر پەیوەستە بە دەستور و ناوەڕۆکی دەستورەوە مەسلەی شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و کۆتایی هاتن یا درێژکردنەوەی ویلایەتی بارزانیە لە نێو دەستورە و دیاریکردنی سیستمی حکومڕانی و سیستمی سیاسیە لە هەرێمی کوردستان سەرنجی ئێوە لەسەر ئەم پرسە لە نێو دەستورا چییە وەک حزبی سوسیالیست ئەم مەوزوعە زۆر قسەی لەسەر کرا من ئەو کاتەی کە 2005 تا 2009 کە باسی مەسەلەی دەستور کراوە نەکرا من ئەو کاتە لە پەرلەمان بووم بەشێکی زۆری پەرلەمان ئەو کاتە لەگەڵ ئەوە بوو کە لە ناو پەرلەمان سەرۆکی هەرێم هەڵبژێرێت بەڵام دوای ئەکسەرێتی پەرلەمان بڕیاری دا ئەبێ سەرۆکی هەرێم لە دەرەوەی پەرلەمان هەڵبژێرێت ئەنی ئەوەی کە ئێستا مەسەلا لەو حیزبانن هەموو ئەوانە داوایان کرد ڕەنگە دووسێ کەسمان ڕازی نەبووین کە لە دەرەوە هەڵبژێرێت هەمووی داوایان کرد ئەبێ سەرۆکی هەرێمی کوردستان لە دەرەوەی پەرلەمان هەڵبژێرێت ناو خەڵک هەڵبژێرێت هەر خۆیان خەلایان لێدا لە مەوزوعات دوایەوە مەسەلا بگەڕێتەوە بڕاتە دەرەوە ڕەژنووسەکە و بێت و ئەمانە لە هەموو دنیادا دووسێ نەوعین هەیە حکومڕانی هەیە بە پێی هەلومەرج و مەناخ و عەقڵێت و ڕادەی وشیاری خەڵکی ئەو وڵاتە ڕەنگە لە ئێستا مەسەلا لە سعودیە مەلیکێت هەیە لە ئوردن مەلیکێت هەیە مەغریب مەلیکێتە عومان شانشینێکی ئەویش مەلیکێتە مەسەلا لە ئەوروپاش دانیمارکە سویدن نەرویجە
بەریتانیایە مەسا ئیتالیا ئیسپانیا وەڵندەیە ئەمانە هەمووی مەلیکیان یا مەلیکە هەیە مەجموعەی وڵاتیش پەرلەمانیە وەکو تورکیا وەکو عێراقەکەی خۆمان کە گیری خوا لە بەدەستیەوە وەکو پاکستان وەکو هەندستان ئەمانە وڵاتی پەرلەمانین هەندێک وڵاتیش سەرۆکایەتیە وەکو ئێران وەکو فەڕەنسا وەکو ئەمریکا ڕەنگە هەندێکی مشتەرەک بێ لەناومانە هەرێکێک بۆ خۆی هەیە تۆ خۆت بۆ خۆت بۆ وڵاتەکەی خۆت کام سیستەمی گەڵەبژێری ئەگەر پەرلەمانی کوردستان بەڕای من ئێستا خاوەنی کام سیستمی من مێ پرسیارە ڕوون نییە ببوورە تا ئێستا ڕوون نییە سیستمی سیاسی حکومڕانی لە هەرێمی کوردستان سیستمیشی پەرلەمانیە یا سەرۆکایەتیە یاخود تێکەڵە لە هەر تێکەڵە سیستەمێکی تێکەڵە سیستەمێکی تێکەڵە چونکە ئەگە تێکەڵ نەبووە سەرۆکی هەرێمی کوردستان خۆی بڕیارێدا پێشمەرگە بنێرە بە کوبانی نەیدا پەرلەمانی کوردستان قەرایدا پێشمەرگە بچێ وە کوبان بەڵام زۆرینەی دەسەڵاتە ڕەهاکان ئێستا لای سەرۆکی هەرێم کۆبێتەوە مەبەستەکەم ئەوەیە مەسەلا تێکەڵە پێشمەرگە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئەوێ پەرلەمانی کوردستان پێ باشە کامیان بێ ئەم سیستەمە لە ئێستاە ئەوترێ زۆربەی قەیرانەکان لە هەرێمی کوردستان پەیوەندی بە سیستمی حکومڕانی و سیاسیەوە هەبووە بە بڕوای محەممەدی حاجی محمود سیستمی ئێمە سەرۆکایەتی بێ گونجاوە یا پەرلەمانی بێ یا تێکەڵ بێ من خۆم بۆ خۆم سیستەمەکە بە تێکەڵبوون پێ باشە چونکە دووسی حاڵەت ئەگەر ئەینە بێ من بەدواسکرد یەکەم مەسلەی سیستەم ئەگەر بچێتە ناو پەرلەمانەوە چۆن ئیسا دوو حیزب ڕێکەوتون ڕەنگە بێتە سێ حیزب پێکەوە ڕێکەوە نەچن لە ژوورێکە لە پەرلەمان کۆ بنەوە سەرۆکی هەرێم بۆ یەکێک سەرۆکی حکوومەت بۆ یەکێکیان سەرۆکی پەرلەمانی بۆ یەکیان لە ژوورێکا کۆ بنەوە بڕیاری لێدەن تەقسیم یەکەن هەت لەسەرەوە بۆ خوارەوە لە بینی خۆیانە یەک کەسی ئەم وڵاتە نازانێ ئەمە یەکەم دووهام لە دەرەوەی پەرلەمان هەڵبژێرێت لە ناو خەڵکە هەڵبژێرێت ڕەنگە 15 کەس 20 کەس خۆی هەڵبژێرێت ئازادانەترە مەسەلا مەسەلا خەڵکی تر هەیە ئەتوانێت بێت خۆی هەڵبژێرێ و خەڵکی کوردستان هەموو کەسێکیش مافەکەی مافی ئەوەی هەیە دەنگ بدا یا دەنگ نەدا عەرەزەی خۆی دی بە ئاو بەنا دەنگ بدا ئەو کاتە خەڵکی کوردستان مافی لێوە ناگیرێتەوە سەرۆکی هەرێم مەسەلا بە 110 دەنگ هەڵبژێرێ بەڵام ئەندام پەرلەمانێ 20,000 دەنگی هەبێ ئەو کاتە خەڵکی جاری پێشوو کەمال میراودەلی نزیکەی نیم ملیۆن دەنگی هێنا لە کوردستانە لە کەلارێکی خۆی هەڵبژار لە سلێمانی کاکەڵی مامۆستا برای محەممەد خۆی هەڵبژار لە کۆیەهەڵی بژار لە دووەک لە هەولێر ینی ئەمە ئازادانەترە یا تۆ بچی لە ژوورێکی پەرلەمانە قەرار بێت لە چارەنووسی میلەتی باشە کەواتە لەبەڵام من بخۆم تێکەڵەکەم پێ باش تێکەڵەکە بێ باشە لەسەر پرسی درێژکردنەوەی بەڵام دەسڵاتەکان باکەم کرێتەوە دەسڵاتەکان ڕێک خرێت تەنزیم کرێت دەستورەکە دانرێت هەموو شتەکان دیارریەکە ئەوانە ڕێک بخرێت باش دواتر لەسەر دەسەڵاتەکان قسەکەین ئێستا لەسەر پرسی درێژکردنەوەی ویلایەتی بارزانی سەرنجی محەممەدی حاجی محمود بزانم ڕای تۆ چیە لەسەر ئەوە پێت باشە درێژ بکرێتەوە یاخود کۆتایی پێبێ و کورسەکەی تەسلیمی کەسێکی بکات من جاری پێشوویش لەگەڵەوە نەبوون درێژکرێتەوە ئێمە داواشیان لێ کردین کە ئێمە بچین قسە لەگەڵ کاک مەسعود بکەین قەنەعاتی پێ بکەین کە قوبولی بکات درێژی بکاتەوە بۆ 2 ساڵی تر من لەگەڵ 6 مانگ بووم ئەو کاتە منتم با 6 مانگ زیاتر نەبێت حیزبەکانی تر هەموویان پێیان لەسەر 2 ساڵ داگرت وا دیاربووتیان 2 ساڵ مەجالەکە زیاترەوەمانە چونکە ئەو کاتە ڕەنگە کۆمەڵێک کێشەوەوانە هەبوو لە ئینتیخاباتە مەسەلا لە بینی لایەنێک نەیەتوانی دەنگ هەم بۆ سەرۆکی هەرێم بدا هەم دەنگ بۆ خۆشی بەیەکە ڕەنگە ئەوانە کۆمەڵە لە کێشەکان بن من ئەو کاتەش لەگەڵی نەبووم ئێستاش من لەگەڵەوە نیم درێژ بکرێتەوە بە هیچ شێوەیەک دوات لە ڕێگەی قانونەوە بکرێت با لە ڕێگەی دەسوورەکە بکرێت دەسوورەکە تا 3 مانگی ماوە لەم 3 مانگا ئەگەرتوان دەسوورەکە بە تەواو بکەن با دەسوورەکە ئەگەر ئەو کاتە ڕێگەیدا خۆی هەڵبژێرێتەوە با خۆی هەڵبژێرێت باشە ئەگەر درێژ نەکرێتەوە پۆستی سەرۆکایەتی هەرێم بەدیلی چییە؟ پارتیەکان لێن بەدیلی بارزانی هەر بارزانیە من پێم وایە ئەو کاتە تۆ ئەتوانیت چارەسەری خۆی یەکێ لەینەکان قانونەکەی ئەگە سەرۆکی هەرێم بدەکەیتەوە بوو سەرۆکی پەرلەمانە بێتە سەرۆکی هەرێم ناڵێ قانونەکە واڵێ بەڵام من پێم وایە ئەتوانرێت لە ماوەی ئەم چەند مانگەدا با دەسوورەکە چارەسەر بکرێت ئەوانە هەچە من خۆم قەنەعەتم وایە دەسوورەکە ناکرێت سەرۆکی هەرێمیش بۆی درێژەکرێتەوە من خۆم قەنەعەتم وایە ئەگەر بخرێتە بەڵام من لەگەڵەوە نیم تۆ لەگەڵ ئەوە نیت ئەگەر بخێتە هەڵبژاردنەوە ئایا محەممەدی حاجی محمود بەنیاز نییە خۆی کاندید کا بۆ سەرۆکی هەرێم
لە ناو پەرلەمانە چونکە لە ناو پەرلەمان کەس یەک دەنگمانەیە وا دووسێ کەسی دڵی بۆم سوتا دەنگی دامێ لەبەر ناو پەرلەمانە خۆم هەڵنابژێنم بەڵام لە دەروی پەرلەمان دەرەوەی پەرلەمان بێت ئەو کاتە ڕەنگە قسەیەکی لێ باشە بۆچی ئەمە ڕوون نییە لە ئەجندای سیاسی حیزبەکانە قسەیەک هەیە ئەوترێت بەدیلەکانی بارزانی سیفەتی جنۆکەیان هەیە دەنجیان هەیە و ڕەنجیان نییە بۆچی حیزبە سیاسیەکان تا ئێستا بەڕوونی بەدیلەکانی خۆیان نیشان نەداوە یا باز نەکردو من ئەو ڕۆژانش کۆبوونەوە بوو لەگەڵ سەرۆکی هەرێم و حیزبەکان من داوام وتم خۆزگا ئەو قسانەی کە لە ژوورەکە ئەیکەین لە دەرەوەش عینی قسەمان کردایە ینی هەمیشە دوو قسەی جیاواز دەکرێت ئەوەی لە کۆبوونەوە ئەوەی لە کۆبوونەکە وترێ نەوەیەکی ترە کە دێیتە بەردەمی ڕاگەیاندەکان لە دەرەوە نەوەیەکی ترە ئێساش من ئاوا دەخوازم ئەو کۆبوونەوانەی لە ژوورەکان ناکرێت کە هاتە دەرەوە عینی قسە بکەن بەڵام لە دیدارەکەی سلێمانیە هەموو قسەکانی تۆ و خۆی ڕاستە خۆ پەخشکرا و هیچ جیاواز نەبوو لەوەی کە لە هۆڵەکەوت و چەپڵێکی زۆریشیان بۆ لایت ئەخنا ئەوە شتێکی ترە مەبەستم ئەوە ممکنە شتێکی تر بوو بێ بەڵام لە کۆبوونەکانی حیزبەکانم بەستمە کۆبوونەوە داخراوەکان ژوورە داخراوەکان خۆم لە کۆبوونەکانە مەسەلا قسە ئەکرێت بەڵام کە تێی دێ نوعێکی تر قسە ئەکرێت یەکێتەکان ئەڵێن ئێمە لەبەر پۆستی سەرۆک کۆمار ناتوانین بەدیلمان هەبێ بۆ پۆستی سەرۆکی هەرێم پێت وایە لایەنەکانی تر جورئەتی ئەوە بکەن یا سەرکێشی ئەوە بکەن کە کاندیدیان هەبێت لە ناو پەرلەمانە وڵا ئەگەر لایەنەکانی تر کە کورسیان زۆرە ئەگەر لە پەرلەمان هەڵی بژێرنەوە ئەگەر کاندیدیان نەبێ غەدر لە خۆیانەکەن و ڕەنگە غەدر لە ئەو کەسانی دەکەن دەنگی داونەتی ئەبێ کاندیدیان هەبێت بۆ نایان بێت باشە تۆتت لە ناو پەرلەمان ئامادە نیم خۆم کاندید کەمەوە بەڵام لە دەرەوە ئامادەم خۆم بۆ پۆستی سەرۆکی هەرێم کاندید کەم کەواتە بۆ چوونی تۆ لەسەر ئەوەی کە هەڵبژاردنەوەی سەرۆکی هەرێم جا ئەگەر مەسعود بارزانی بێ یا کەسێکی دیکە بێ بەدیلێکی دیکە بێ پێت باشە لە نێو پەرلەمان هەڵبژێرێتەوە یاخود لە نێو گەل ڕای خەڵک لە نێو جەماوەر هەڵبژێت کاک مەسعود ئەوە دەورێکی تر خۆی هەڵبژاردەوە کاک مەسعود خۆ تا تێدا نییە هەتا قانونەکەی دەڵێت 4 ساڵ جارێکە مەسەلا من لەگەڵ ئەوەم هەر کەسێکە بێت لە ناو خەڵکا خۆی هەڵبژێرێتەوە چەند لەگەڵ ئەو قسەی کە ئەڵێن کەسی شایستە نییە لە هەرێمی کوردستانە بۆ پۆستی سەرۆکی هەرێم نا هەموو کەس هەیە لە کوردستانە بەڵام ڕەنگە هەندێک کەس وەکو ئەویتری پێ نەکرێت بەڵام کە لە کوردستانە هەیە و هەموو کەسێک دەتوانێت خۆ مەسەلا مەسئولیت لە کوردستانە ینی هەتا ئەو تەمەنە هەیە ئەو مەسئولیتە نییە لەبەرەوەم پێم وایە ئێمە بۆ ئەوەی هەم ماف لە خەڵکی کوردستانەوە نەگرێ من بەڕاستی هەروەکو پەیامێکی بۆ خەڵکی کوردستان من بە خەڵکی کوردستان ئەڵێم لەژێر تەئسیری کاریگەری حیزبیدا هەندێک شتی غەڵەت نەکەن چونکە ئەو دەستورە ئەو سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانە هەڵبژێرێت ئەو خەڵکە کاڵک بە ئەژنۆ ئەشکێنێت جایەتر پەشیمانە بێتەوە کوچۆنی تا زۆری پەشیمانە کە دەنگی داوە بۆ پەرلەمانەی کە ئیسا ئیشەکانی بۆ ناکەن. باش بە بڕۆی محەممەدی حاجی مەحموود ئەجێندای ئیقلیمی و دەستی دەرەشی لەناو ئەم مەسەلەیە تا چەند بوونی هەیە؟ بەتاکید مەسەلەی خۆی ئەسڵی مەوزوعەکەی ئێمە نابێت هەموو تاوانەکە بخێنێت سەر وڵاتان وڵاتە هادوای پێوتم ئەمانە ئێمە ئەگەر خۆمان ڕێک بین و خۆمان یەکمان قوبوڵ بێ و چارەسەری کێشەکان بکە هیچ هێزە لە دنیادا نییە بتوانێت ناکۆکیمان بۆ دروستکە بەڵام ئێمە خۆمان لەسەر پێبین بۆ پاشخۆ لە یەکگرتن بۆ کێشە بۆ یەکتر دروستکردن زەمینە خۆشەکەین ئەو وڵاتەش دێت یارمەتی دەدا و بۆی کێشەکان دروستکرد. پرسێکی دیکەی ئێستای ناوەندی سیاسی و بەتەوەرێکی دیکەی گفتوگۆکەی ئێمە قسەکردنە لەسەر بارودۆخی هێزی پێشمەرگە و حاڵی بەرەکانی جەنگ. محەممەدی حاجی مەحموود وەک فەرماندەیەکی سەربازی هەمیشە ئامادەجی لە نێو بەرەکانی جەنگە بارودۆخی ئێستای بەرەکانی جەنگ و حاڵی پێشمەرگە چۆنە بینەوە؟ لە ڕاستی بەسەرەی بەرەکانی جەنگ ئێستا زۆر باشە و پێشمەرگە سەرکەوتنی باشی بەدەستێناوە بەشێکی زۆر لە ئەرزی کوردستانی سەر لەژێر دەستی هێزی پێشمەرگەی کوردستانە کە ئێمە دائیمەن کێشەکانمان لەسەر ئەرز بووە من پێم وایە ڕەنگە ئێستا کاتی خۆی لە سەدا چل ئەرزی کوردستان دەستی هەرێمی کوردستان نەبووە بەڵام پێم وایە ئێستا ڕەنگە لە سەدا دە کەمتر مابێ ئەرزی کوردستان کە لەژێر دەستی هێزی پێشمەرگە نەبوو بێ بەڵام باوەڕ ناکەم هیچ گوندێکی کوردنشین ما بێتەوە لە ئەم منتیقانە بە تایبەتی لەژێر دەستی داعاشە
پێشمەرگە ئێستا هەر جێگێک بێوێت ئازادی بکەوە لە دەستی داعاشی وەرگری ئەتوانێت بیکە بەڵام ڕەنگە پێویستی بە هەماهنگی و هاوکاری هاوپەیمانەکان و پشتیوانی وەزارەتی پێشمەرگە و پشتیوانی ئیداری و مالی و ئەو شتانەی ڕەنگە پێویست بێ باشە لە سەرەتای شەڕەکەەوە قسە لەسەر ئەوەیە کە ئێمە ئێستا لە هەموو کا زیاتر پێویستمان بە یەکریزی هێزی پێشمەرگە و یەخستنی هێزی پێشمەرگە و دروستکردنی سوپایەکی نیشتیمانی هەیە ئەم ئیشە بۆ نەکراوەتە ئێستا خۆی لە ڕاستیە ڕەنگە ئێستا ئەوەی کە ئێستا هەیە هەم هەندێک لیوای مشتەرەک هەموو هێزەکان پێکەوە لە یەک سەنگەراندشی داعاش من ئەوە لە شەڕی ناوخۆ بۆ ئەوە ئیسا پێکەوە من زۆرم پێ باشە قۆناغێکی باشیانی قۆناغێکی باشی بەڵام ماوێتی هەنگاوی باشی بڕیوە بەڵام ئەوەی کە خەڵکی کوردستان زۆر پەلەیەتی و ئەم هێزە کۆبکرێتەوە و ببێتە موئەسەسات لە وڵاتەکە و ئەمانە هەمووی بخێتە ژێر دەستی هێزارەتی پێشمەرگە و ئەمانە بکرێ من پێم وایە ئەم کەرەسەیە کە ئێستا هەمانە کەرەسەی یەکگرتنەوە نیە باشە بە پێی راپۆرتێکی ویکلی کرد لە ساڵی 2007ەوە ئەمریکا داوای لە پارتی ویشێتی کردووە کە هێزانە یەخا ینی بۆچی تا ئێستا ئەمە نەکراوە بە تایبەتی ئێستا ئێمە لە بەردەم مەترسی جەنجێکی گەوراین پێویست نییە کە ئێستا لە ئێستا باز لەوە کرێت کە لە دەڤەری زەردی ئەوسا هێزێک هەیە لە دەڤەری سەوزی ئەوسا هێزێکی دیکە هەیە ینی تا ئێستش مەترسی خەڵک نەڕێوەتەوە لە تەسیحە جیاوازەکانی هێز جیاوازەکان نەبەتەکیت خۆی نەکەوە لە جەبەکان هەرچەند ئێستا ئەمە وەکو کورد هەمووی لە یەک سەنگەرێ و یەک سەنگەرە دیفاعەکات بەڵام وەکو هێزەکان هێزی جیاوازە و تەوجیهاتی جیاوازی جۆرەگرن لە جەبهەکانەوە هێزی یەکەی هەفتایە کە تیشمانیە دژە تیرۆرەیە کە تیشمانیە هێزی هەشتا هەیە پارتی دموکراتی کوردستانە پۆلیسی فریاکەوتن هەیە کە تیشمانیە پۆلیسی زێرەڤانی هەیە پارتی دموکراتی کوردستانە پێشمەرگەی دێرین هەیە کە تیشمانی کوردستانە پێشمەرگەی ئەیلولێنی پارتی دموکراتی کوردستانە زۆر ناوی تر هەیە کە ئیسا ئاسایش هەیە یەکێتیە ئاسایشەیە پارتیە زۆر ناوی تر ئەگەت لەو پەڕی جەبهەکە تا ئیشتە و پەڕی جەبهەکە هەر ناوەکەت لەبەر ناکرێت ئەوەندە حزبی هێزی جیاوازی لێیە بەڵام ئەم هێزانە هەمووی ئێستا لە یەک سەنگەرن بەرامبەر بە دوشمن ئەجەنگن و لیوای مشتەرەکیش هەیە لیوای مشتەرەکەکانیش هەر لە ئەو ناوچانە هەیە بەڵام ئەم هێزانە ڕەنگە لیوای مشتەرەکەکان لە هەمووی هەژارتر و بێچەکتر و بێخزمەتتر بن بەڵام هێزەکانی مەسەلا هەم بەرگری ئەوە فریاکەوتن هەم زێرەڤانی هەم هێزی هەشتا هەم هێزی هەفتا تێرەتەسەلترن ئەوان پۆشتەتر و لە ڕووی چەک و لە ڕووی ئینتەرنێت و لە ڕووی وەزیری پێشمەرگە چەند ئاگای لەم جیاوازیانەیە لەم دۆخەیە یا با پرسیارەکە ئاوە بکەم سەرنجی تۆ لەسەر وەزیری پێشمەرگە مستەفای سەیقار و وەزارەتەکەی چیە لە ئێستەیە وەزیری پێشمەرگە لە وەزارەتە ئێستا بەخۆی ئەوەوە کە شەڕە لە کوردستان بەهۆی ئەوەی کە ئەو ئیمکانەتی یا ئەو چەک و تەقەمەنی کە لە وڵاتانەوە دێن لە ڕووی قانونی و ئەبێت تەسلیمی وەزیری پێشمەرگە بکرێ و لە ڕووی ئەوەی کە سەرۆکی هەرێم پشتیوانی لێ ئەکا لە وەزیری پێشمەرگە ئەمانە کۆمەڵێشتن وەزیری پێشمەرگە ڕەنگە بۆ ئەم شتانە بتوانێت چارەسەری کێشەکان بکە بەڵام بۆ گۆڕینی هێزێک لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی تر لیوایەک لە شوێنێک و بۆ شوێنێکی تر هێزێکی یەکەی هەفتایە یەکەی هێشتا لە شوێنێک و بۆ شوێنێکی تر ڕەنگە ئەوە بە هەماهنگی و بە هاوکاری یەکێتی نیشتیمانی پارتی دموکراتی کوردستان نەبێ وەزیر تەنها پێی نەکرێت کەواتە ئەوەی کە تەحکوم بە بەرەکانی شەڕۆکە ئێستا وەزیری پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە نییە مەکتەبی سیاسی حیزبەکان و بەرپرسی سەربازی حیزبەکانە ئەتەوێ وا بڵیت دا وەزیری پێشمەرگە خۆی هینی هەیە مەسەلا بڕیارەکان وەکو عەرزم کردی وەزیری پێشمەرگە مەسەلا دابەشکردنی چەکە تەقەمەنیە ئیمکانێتە بۆ بەرەکانی شەڕ ئەمانە وەزیری پێشمەرگە ئیکا بەڵام لە گواستنەوەی هێزەکانە ڕەنگە وەزیری پێشمەرگە بەبێ هاوکاری چونکە ئێمە تایسە چواردە لیوا هەیە کە لیوای مشتەرەکە ئەم چواردە لیوا هێزی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستانە حدودی یازدەم سیاسەت کەسێکی ئێمەشی تێدایە باش لەسەر حاڵی پێشمەرگە دۆخی پێشمەرگە جاران ئەوترا عسکەری ناکەم پارەکەی کەمە ئەمە پێشمەرگە لای کاکە حەمە بەڵام ئێستا پێشمەرگەش پارەی لە هەموو کەسرە ئێستا لە هەموو کەس بێخزمەترە لە هەموو کەس پاراوێز خراوترە لە کاتێکە زۆرترین ئەرچی هەیە بەرامبەر بە کەمترین ماف
سەرنجی تۆ لەسەر دۆخی پێشمەرگەچی ئێستا پێشمەرگەتە من پێشتر وەزعی زۆر خراپ بوو ینی ئێستاش وەزعی باش نییە لە ڕووی من بۆ خۆم چوومە هینجابەکان لەو ڕۆژانی پێشوە لە هینێک وەستام لای ڕێبایەکە لای گوندی مەنسوورەی پێڵێن لە دیوی هەویجا پێشمەرگەی دۆشکەکانە تەقی و پێشمەرگەیەکم دۆرە ئەم لاوە دووسێ جاوتمەرە ئەم لاوەتی وتی ئەزانی لەو گول لە دۆشکانە ناترسم داعاجی تەخێنێ وتم قەیناکە وەرە ئەم لاوەتی ئەزای لە چێ ترسم وتم ناوتی لە قاوەنخانەوەکە مەدرسم داوای کرێخانم لێەکە ئەنی گەیشتە ئەو حەدە مەسەلا لەبەرەوەم پێم وایە وەزارەتی پێشمەرگە چی کردو وەزارەتی پێشمەرگە محاولاتی کردووە هەوڵی داوە بەڵام تا ئێشای وەختی وایە تاخیرە بێت 2 مانگ تاخیرە بێ پێشتر 3 مانگ لە تاخیربوون ئێوە بۆ پارەی ئەندام پەرلەمانەکانتان کەم ناکەنەوە بۆ پێشمەرگەکانتان بۆ پارەی مەکتەب سیاسی و سەرکردایەتیەکانتان کەم ناکەنەوە بۆ پێشمەرگەکانتان لە کاتێکە ئەرشی ئەوان زۆر قورستر و زۆر گەورەترە لە وڵای ئێمە وەکو حیزبی سۆسیالیست هیچ چینێکمان نییە تاکەمیکەینەوە ئێمە ئەوە لە مانگی 11 2013ەوە تا ئێستا ئێمە 1 دینارمان بوجەکەشمان لە حکوومەتی هەرێم وەرنەگرتووەڵێن بۆ ئەزمەی و پارە نیەوەمان ئێمە بۆ خۆمان هیچمان نییە جاوە خۆ پەرلەمان بە خۆیان من کاتم تەواو بوو ئەمێ دو پرسیارکەم بەگە زۆر بەخێرایی وەڵام بیتەوە سپاس دەکەم کورد لە گرتنەوەی شەڕی مووسڵا بەشداری کات کورد لە گرتنەوەی شەڕی مووسڵ مەسەلەی مووسڵ دووسینی گرنگی هەیە یەکەم ناوچەکانی دەرەوەی مووسڵ جگە لە ناو مووسڵ ناوچەکانی دەرەوەی مووسڵ چ ڕۆژهەڵاتی و چە باکووری مووسڵ ئەمانە هەمووی کوردن ئێستا ئاوارە بوون ئەوەردوگاکانە ناحەکانە قەزاکانە هەمووی خەڵکەکە هاتووە لە دۆک و لە هەولێر و هەندێکی ڕەنگە بۆ ئێرەشات کەواتە بێ کورد بەشداری بکات ئەتەوە بڵێ ئەمە تۆ ناچاری ئەم خەڵکە بەریتەوە بۆ شوێنەکەی خۆی بەڵام ئایا بەبێ مەرج بەشداریەکەن ئەگەر سبێنە ئێوە بچنە شەڕی مووسڵ بەبێ مەرج و من پێم وانە مەرج لەسەر ئەوە دابنرێت بەڵام مەرج ڕەنگە ئەو کاتە تۆ شوێنێکە ئازاد کرد بڵێ لە شوێنە ناکشێمەوە نەش ئەوترێ داعش وەزیفەی کۆتایی هاتووە لە ناوچەکە پێم وانە داعش کۆتایی ناتوە هەموو داعش سونەیە ڕەنگە هەموو سونە داعش نەبێ هەموو داعش سونەیە سنە کۆتایی نایە لەبەرەوە داعشی کۆتایی نایە ڕەنگە ناوەکەی گۆڕن بەڕێز محەممەدی حاجی مەحموود سکرتێری حیزبی سوسیال دیموکراتی کوردستان سپاس بۆ بەشداریت لە گەڵمان لەم چاپێکەوتنە تایبەتە بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا گوێ بیست و بینەرمان بوون تا هەفتەی داهاتوو میوانی داهاتوو بەخواتان سپێن خواتان